تەماشاشی لە خۆشەویست ئیدەمەدان خۆش فەرە خۆشحاڵیم لە بەڕامی ئەمڕۆمان میوانداری مامۆستا سامان بکەمن کە یەکێک لە بوێژەی لە ناوچەی لە گەرمەسیرە و تایبەتی ناوچەی خانەقین کەەوە دەرفەت بی ئەڕەمان کە لە بەڕامی ئەمڕوو گفتوکەبی وەلی ساز بیین. مامۆستا سامان فەرفەر خۆشحاڵی رادیۆ دەنگ ئەمریکا توان بزانین لە ناو ئی ڕوشنشیرەی لە کەفرەکە من و کە وەزارەی کەڵهڕی نووسن چەبی تو دوای ساڵی لە کەوە سوورانی نووسایدن ئیسە ڕووکردی سەلای زاراوەیە کەڵهڕی. فرەسپاس کاکەجانی گیان ڕای دەرفەت جوانە کە جەناب دوو ئیزگەی دەنگ ئەمریکا و ڕاستی و من داینە ڕایە بتوێنم ئامادە بووم لەی چۆپێکەوتنە و فەرە خۆشحاڵم و هەر لێریشە و ئەگەر دەرفەت بێ دەپیم سوپاس گشت کارمەندان و بەرپرس و ئەوانەی کامبێرەمان و دەرهێنەر و گشتەوانەی کە لی بوارە کارکەن لی دەنگ ئەمریکا بەڕاستی فەرە سوپاسیان کەی من و ئیوە توێنیسینە دەنگ ئیمە بڕستینە گشت جیهان یاخدا هەر سەرکەفتو بین لە کارەکاندانە. چەبیت لە هەڵبەست نووسینت لە هونار نووسینت لە زاراوەی سوورانیەوە ڕوویکردی زاراوەی کەڵهڕی؟ بڵێ کاک جانیگیان پرسیار فەرەوەجی خۆیگە و پرسیار جوانێکەوە ڕاستی زوان کوردی یەک زوانە بەڵام خۆ زانیت هەر زوانێک تایبەتمەندی خۆی هەیە و زاراوەکانیش کە ئەو زوانە پێک هاوردنە لە زوان کوردیشا لەبەر ئەوەی زوان دەوڵەمەنێگە بەڵام دەسەڵات ئەو زوڵم و زورەی کە لەسەر میلەتەکەمان بێ چەندەها ساڵ نەیشتێ زوانەکەمان وەرنەوە بچن و من چەندەها ساڵ و زارا و سوورانی نووسامە خۆزانی زارا و سوورانی زاراوێگە کە دەوڵەمەنە کتاو فەرەلەتی نووسیاس بوجە دیرێت دەسەڵات داشتێ بە تایبەتی لە نەوەتەکان وەیلاوە ئەڕا پرسیارەکە دیش کە من چە هیشتم وەزارە و خۆمان بنووسم و ڕاستی لەسەر پێشنیار برادەرەی و لەسەر پێشنیار خۆم و بیرکردنەوەی خۆم لی قافڵەوەجی نەمینم زاراوەگەی ئیمە تووزی هەژارترە خۆزانیت نەبوو جە و نەدەسەڵات نەهاشتیمە لە ناوچەکان خۆمان و ئیمە بەهسە کاری بکەی من بتوێنی من ئی زاراویشە بڕستینە ئاستە ئەو زاراوەگانتر تا گشتمانەوە یەکە و یەک زوانە توکمەی یەگرتو و کوردی جوان لە جیهان دروست بکەی من کە شایەنی ئەوە بوو ئیمەش ملەتێکی من زیندوی من ملەتێکی من بەشمان خوریاس ملەتێکی من ماف خۆمان دیری من وەک ئەو زوانەکانتر لە جیهان. تۆ لە هەنراوە نووسین و یاخوشم لە شعر نووسین چه خوێندگای گریسەوە ئایا کلاسیکە یا مۆدرنە یا هەردگیە؟ بەڵێ کاکە جانی گیان من بەش و حاڵ خۆم و هەردەک لا نووسم لەبەرەوەی ئەو پەیامەی ها لە پێم کە توان بڕسمێ دڵ خەڵک ئیتر ئەو پەیامە جارە جار وە کلاسیکی تێ جارە جار و ئازاد تێت و هەر شکلی تو توێنی بچیت ناو دڵ خەڵکە و مێشک و بیر و هەست خەڵک ئازادی وە و جورە بنووسیت. ئەو شتەی لە کەفەرتر لەبارەی نووسی چەند؟ بڵێ من ڕۆمانێک هەست یوشێت گشت ڕێگان تێنەوەڕا ڕۆما من وەڕاستی هەر چشتی بنووسم ئەگەر دڵداری بوود ئەگەر دەربارەی هەر کاری بوود گشتی تێمەوەڕا وڵاتەکە مەڕانیشتمان ئەرک سەرشان من ئەرک سەرش وەک جنابێت وەکە و کارمەندەی لەکە کارکەن لی بوارە لە هەر بواری ترە ئەرک سەرشان منەوەسە کە وەی بامۆڕا وڵاتەکەم بامۆڕا نیشتمان چونکە یاد نیشتمان هەمیشە ئەرکێگە لەوان شان گشتمان کە بتوێنم خزمەتی بکەی من بتوێنی من وەرونەوە بووین. تو وەک بویژی وەک هەنراوە سەرایەک کە شتێک نووسیدن ئایا هیوری لیکەیدا و یاوەی جورە ڕەدێدن؟ هەندی جار ڕووداوێک هەست کە تۆ بیرکردنەوە نیەتوات هیور لەلی نیەتوات هەندی جاریش چشتێک هەست بەڕاستی بەسە هیور لەلی بکەیتەوە بنووسیت بەڵام ئەوەی کە تێت لە خۆیە و ئەوە فەرە جوانترە لەوەی کە بیر بکەیتەوە چونکە تو وەختی بیر کردیدە وەرە و پەخشان نووسان وەرە و ڕۆمان و وەرە و چشتێلی ترچیت بەڵام شعر هەستێگە نەستێگە جوی مۆسیقاس جو گورانی بێژە جو ئاوازدانەرە وەختی دوێنیت یە ڕووداوێک دوێنیت چشتی گەڕاتیت کە دەها جار بیریش لەری بکەیت وەکەوەی نییە کە لە خۆیەوە ڕات بێت. زاراوە لە هەر زوانێگە بنەمای زوانە داڵگیە و زوانە کوردیش فرە دەوڵەمەندەی لێ ڕیوە چونکە چەندی زاراوە دیرێدن وەلیوەداخەوە بیجگە لە چەند تەلەڤیزیۆن و یاخۆ سەتەڵایتی کە پیشەنگە گشتیان متیوی لە دەمەخۆی دوایی وێ ڕشتویڤی هەروە جورە نەوروز نەوە تیشتیڤیش و هەروە جورە دەنگ ئەمریکاش ئیکارە کردیە وەلیوەداخەوە دیارە لە هەرێمی کوردستانەوە جیرۆ پی
وەزارەوەی کوردی نەڕاستینە چ پێشنیارێکی بیرروبیوچونە تو چەس کاکجانیگیان من بەڕاستی یەش پرسیارێکە خۆی دیرێت کە بتوێنێت ئینسان جواوێ بێت بەڵام لە ماوەیەکی کورد جواوێ نێریێت بەڵام ئەوەی لەسەر شانمانە ئیمە بیشیم نوێ بکەیمنێ ئیمە ملەت کورد خۆت زانیت ملەت گەورەیگە دابشکریا سەبان ئی چوار پارچەیە و هەمیشە ئەو وڵاتی لە کە هامنەتیان زندگی کەیمن ئیمە کەمینەی من ئەو ڕامیاریە ئەو سیاسەتە وەرمانەوە کار هاوردە کەمینە و فەرینە وەداخەوە ئیمەش کە ئەی زارا و خومانە ئی ناوچێل خومانە ئی مردم خومانە کە وەی کەڵهۆڕی گورانی هەر جووری ناوی بیت وەداخیشەوە جارێک ناوەڕای نێنووری یاسەنات هەیبەتی لی ناوچێل خومانە لەبەر ئەوەی کەمی من دەسەڵاتی خۆمانیشتوان کەمینە و فەرینە وەکەوەی کە چوی ملەتەکەمان لواوەریاوە کارهێنریاس و کاروەلمانەبارن ئەیە کارگەنیگە ئیمە داواکەی من وە خۆشحاڵی من ئەگەر هەر دەسەڵاتدارێک هەر حکوومەت هەرێم کوردستان هەر لایەنێک بیر لە ئیمە بکەدە و لا لە لیمان بکەدە و چونکەوە ڕاستی گوڵ وە گشت بۆگانە و جوانە وە گۆشت ڕەنگەگانە و جوانە وە زوانە کوردیش ئەگەر کەڵهۆڕی نێد و ئەگەر ماچ و زوانی نەود و ئەگەر سوورانی نەود و ئەگەر زازووکی و ئەگەر کرمانچی نەوت هیچ وەختی نێتوێنێ من زوانی یەگرت و گەورەی دروست بکەی من کە شایانی ئەوە بوو دیمەی زوان دێنیم لە بین زوانەکانە فەمە پێشنیارمەوەسە کە زیاتر گوشە لیمان بگرن زیاتر لا لە لیمان بکەنە و پەرە بێنە ئەدەبیاتمان زاراوەگەمان تا ئیمێش بتوێنیم کارخاسی بکەین ڕای زوانە تۆزانی ئێستا یە دیوارە دروست بێ لە نیوانە زارەوە کوردیەکان ئەگەر ئی دیوارە تندەشکەنیدەی چین توێنێن بڕسیوەی زوانێکی یەگردووە ڕێ ئەو ملەتە ئافرین دەمت خۆش بوو دەڕای پرسیارە وەڕاستی ئەو دیوارە خۆی با نوێشیم دیوارەکەی بەرلینە دیوارێک فرە سەخت نییە دیوارێک ئاسانە خۆی لە ئەسڵ و هەر دیوار نییە بەڵام هەندی لایەن کردن سێ دیوار کاکە ئیمە زوان کوردی یەکیگە زوان کوردی وتمە پی چ کرمان چ سوورانی چ کەڵخۆڕی چ گورانی هەر کامی چ ماچوو کە ئەسل زوان کوردی بێ خۆی گشتی یەکیگە هیچ فەرقی نێرێت بەس کەفتێسە سەر ئەیە کە هەندی لایەن هەن فەرینە و کەمینەوە کۆی باسی کردم دیوار نییە لە بینمانە ئیمان گشتمان یەکی دڵمە و ڕۆحمان و گیانمان لە پێناو کوردستانە لە پێناو ئەی زوانەسە ئەو دیوارە خۆی ئەسلەن نییە ئیمە هەوڵ بێن بڕمنی منێ خۆی ڕمیاس و ئینشاءڵڵا هەر نییە مێنسی و ڕمێتیش لەو ڕۆشن هیورەی لە کەمە کە لە دەوروبەرەتە زۆ تایبەتی لە ناوچەی بشمخانەهێن کرد لەورە دایک بیدا هەرو جورە مەنەلی بەغدا کین کلەی بوارە دەست باڵا دیرن لە نووسین لە هونراونووسین لە داستان نووسین وەزارەوەی کەڵهڕی بڵێ کاکجانی فەرەن و کەمینش لە هەمان کاتە فەرەن لەبەر ئەوەی شارەکەمان دەوڵەمەنە زاراوەگەمان لە بوار ئەدەبیات لە بوار زوانوانیە دەوڵەمەنە فرە دیریمە و خەڵکەی لەکە ڕوومان نووسن ئەو خەڵکەی لەکە لە سیاسەتا کارکەن ئەو خەڵکەی لەکە ئەدەبیات و شعر نووسن هونراوەدانن گورانی بێژن موزیکژەنن بێژەرن گشتکاری بەس بەداخەوە وەتمە پیت ئیمە کەمی بوو جەوە بێدەسەڵاتی لە ناوچەکەمان لەوا کردیە کە بیوشی من کەمن لە هەمان وەختا بەڵام دیری من لێرە نێتوێنم ناو فەرەیلی لەلیان بووم چونکە ئەگەر ناو کەسەیری بووم ئەوانەی تر لە لیم دڵگران بوون ئەگەر حەزیشکەیت ناو هەندێکیان بم هەب بوشم وەکو نمونە چونکە ڕاستی دیە بڵێ وەکو نمونە شاعرەی و ئەدیبەی یا گشت بوارەکان توانیت لە هەرنی چەند ناوێک بوویت چەند ناوی بووی ئەڕان نمونە ئیمە لە شعرا دیری من کاک حەسەن دڵسۆز مامۆستا جەماڵ جعفەر کاکەیی کاک کەنعان ئەرکەوازی کاک وی ئاموو کاک محەممەد ئەرکەوازی و کاک مەسعود و کەسەیلی تریش کە بەداخەوە لێرە ناویان نیەتوێنم بووم یا لە یادم نییە لە هوورم نییە باە داوای لێبوردن لە لیانکەم وە لە باوت گورانی شەو جنابەت خۆست خازانیت خۆت یەکێک لەوانەیدا لە من خاستر فکردیری لە ئەو بارەوە مامۆستای گورانی بێش کاک خوادای علی دیری من کاکە خەلیلوەندی خۆشەویست دیری من کاکە سعدون کاکەیی و کاک ئەرکان نەجەفی و هونەرمەندەیری تر بەڕاستی لێرە نیەتوێنم ناویان بۆ مهم لەوەر ئەوەی کە لە یادم نێتیان وە لە بوارسە سیاسەتیشا خەڵکەیری داشتی منە لە بوارەی تریشا داشتی منە چونکە لێرە خۆزانیت ماوەگە کەم ئینسان دەرفەت هەڕای نییە بتوێنێ ناوشتیان ئایا هیچ دام و دەستگای هەز شوێنە چاپەمەنی کی شتێ لە پەخشە بوودن بەش و حاڵ خۆم کاکە جانیگیان من ئەو کارە نیونم
ئەو چشتە نەیمە لەوانەیە بوو خۆزانیمە دوور لە وڵاتی من ئینسان باەوە غەدرە و تاوانبار کەسی نەکەیت تاوانبار لایک نەکەیت من ئەو چۆپێکەوتنی لە کەکردمەسێ لە تەلەڤیزیۆنەکان هەرچی پەیوەندی وەلماکردنە ڕوشن بیرەیل سیاست مەدارەی برادرەیل تر گشتیان گلەیکەن گلێ و گازندەکەن ئەو گلێ و گازندە لە بۆشایی ناتیە دیارە کەس کەم و کوڕی هەست لە کارەکان دیارە فرە گوش نەگریاست دیارە فرە لایەن لە لیمان نەکریاسە و بەداخەوە هەرەوەی شوتمەکەی هەمگەی کەناڵ تەلەڤیزیۆنە لە خوددا بەزیای بوت فرە دیری من هیچ کامیان تایسە نەنیم سەعاتێ نە سەعاتی وەی زارا و خۆمانە ئەدەبیاتت شعرمان سیاستمان زارا وەگەمان وەپی گوش نەگریاس دیارە کەم و کوڕی هەستکات بەس دەستگای شەفەخشە لی بوارە و فرە کارێلی کردیە چ نووسین و زاراوەی کەڵهڕی چه پاشکردنە زاراوەگان ئەلیفێلیکە خۆی بەرپرسە و هەنەسە شاری فەرەفەرە خاصە لە وەخت خۆی لە تاران لە ئاوینە کار کرد لە بوارە ئاوینە دەستی خۆش بود من دەستخۆشی لە ئەو لایەنەی لەکەم کە لا لە لیمانکەنەوە فەرە سوپاس شەفەقی من وەکو جنابت باسی کردی فەرە سوپاس را ڕۆژتێڤێ و نەورۆستێڤێ و ئاسوسات و ئیزگەی دەنگ ئەمریکای ئەزیزکەی من کە دەنگمان ڕستن و ڕاستیە کار خاسیگە و ئەوەسە جنا بتوێنیت ئیزاراویشە کە وەل منا چۆپی کەوتنکەیت هەرچەند فەرقڕای منێرێت یەش خۆی لە خۆیدا کار گەورێگە بەس ئەو کارە نییەوە گۆرەی پێویست ڕامان بکرێت چونکە ئیمە وەک مناڵەکەی من باوک و دایکمان حکوومەت هەرێم کوردستانە بوو جەهادەسێ و دەسەڵات هادەسێ و ئەوان باە زیاتر لا لێریمان بکەنەوە ئەو وەختە کارەکانجی خۆی گرێت کورد یەکی لەو ملەتێلیسە کە فەرەجار سەرزنش کردێدن کە لە کەسەگانی تا لە زیندیان تا لە ژیانن کەم ڕێز و ستایشیان گرن وەلی کەمبرن دەستکەن و ئەسەر هاوردن و یاخود نووسین دەربارەیان تاکە ئی فەرق هەنگە باوی بۆ ژێرە بەردەوام بودن وەداخەوە کاکەجانی وەداخەوە شاعر وەتەنی تاکو نەمردی قەدریان نەزانی ئیمە تاگەر هونەرمەندەیل و شاعر و ئەدیبەیل و ڕوشنبیرەیل و سیاست مەدارەیل و بێژەرەیل و گورانی بێژ و هونەرمەندەیلمان تاگە نەبرن قەدری نێزە لە دنیا مننە کە هانە دنیاوە کەس گوشە پیان نیێت فەریان ورسیانە فەریان ئەو ئیمکانیەکەمە نێرن کە بتوێنن چشتێک دیرن چاپێ بکەن یا گورانی دیرن ئەڕان نمونە بڵاوێ بکەن یا سیدیەک دیرن چونکە کەس لە پشتیانە پاڵپشت نێری من وەختی مرن ئەجا دەستکەی مەشین و گریان و هاوارە ڕایان بەداخەوە خۆی ئەیە کیشەی گەورەیگە لە ناو ئیمە هەروە بزانم ممکنە دوو هەفتە بوو وەلای کام یەکی لەو نیوسەرەی لەلەو بوویژەی لە مناڵی لە خانەقین مەحمەد ئەرکەوازی دیارە وەرجە بگادە ئاواتەکانی خۆی وەرجە بگادە ئارەزوگانی خۆی لێ جیهانە ماڵاوایی کرد تو بێگومان تارادەیەک محمد ناسیدن زندەیاد محمد چە توێنی لەو باروی ئەڕەوانویژیدن دەمت خۆش کاکەجانی بەڕاستی جی خۆیە کە ئیمە یادە ئی کەسەی لێ بکەین چونکە کەس یادمان یەکێدەوە یا ئەگەر لە زارا و لە زوان و لە شوێنی تربیوە تا کاک محمەد ئەرکەوازی ئەلان نە هەروەکو یادی بکریاوە پێکەری شەڕای کردیا ئیمە کەس ناوێ نەوەردیەوە کەسی نیێوشیدەی ئەیە تێدەوە ڕا هەژاری شارەکەمان ڕا هەژاری خەڵکەگە ڕا بێدەسەڵاتی من بەشوە حاڵ خۆم کاک محەممەد ئەرکەوازی فەرە نییە ناسمێ لەوانەیە وەخت خۆی کە خۆمان لە شارەگە بیم لە خانەقین و ئەوە لە خوێندنگا و لە مەکتەب و جورە کاری لێک برادری کردیمە بەڵام خۆزانی دیمە 30 ساڵە دوور کەفتیمەسە لە شارەگە ناسین من ڕا کاک محەممەد ئەرکەوازی جوانەمەرگ تێدەوەڕا ئەو ڕۆژەیە کە وەل نەوروز تێڤێ چەوپێکەوتن داشتم آخر چەوپێکەوتنمی لە ستۆکۆڵم لە سوێت کە پەیوەندی کرد ئەلەو ڕۆژەو کە ناسمێ بەڕاستی چییە دڵمە و ڕاستی لەوا زانستم کە ماوەیەک فرێگە ناسمەی هەر ناسین من تێدەوەڕا ئەو ڕۆژە ئەڵبەتە ئێمە لێری شەو فەرەفەرەجی داخە کە کەسی گوێجوورە بیەوەی بزانیدن لە لیما ماڵاوایی کەدەن سەرخۆشی خۆمان ئەڕێ خۆی و دۆست و کەس و کارهێلیکێ من و ئومیدەواری من وەکویشی و ئەنگلیزی ڕستن پیسی و خۆ بۆ ئاشتی سەرەوە بنەدەن بۆ بزانم یەک شتیگەڕەی زندەیات مامە نووسایدا
توێنید پێشکەشمان بکەی وشتا بەڵێ کاکزانیان ئەگەر دەرفەدی دەپیمێ دقەی دو دقەی کە وەرلەوەی کە ئەو چشتەی کەمە ڕای نووسامە کە شایەن ئەو نییەوە ڕاستی بەڵام من کە هاتمەڕا ئیرە ڕادەنگ ئەمریکا و هاتمەڕە لای جناب دو خزمەت جناب دیش ڕستیم خۆشحاڵ بین فەرە چەوەی لێت ماچکەم دەستخۆشی لێ لێت کەم لەگەشت کارمەندەیل پەیوەندی کردموە ئەو برادری لە کە پەیوەندی وەلمادێرن ڕووناکبیرەی لە ناو خانەقین کە من تێمەڕا ئیرە چونکە ئیرە بەڕاستی دەور خۆی دیرێت ئیرە قورسی خۆی دیرێت وتم چمەڕا ئەورە چەو پێکەوتن دیرم بتوێنی من پەیوەندیک هەبوو لە بێنمانە بیرروڕا ئاڵوگۆڕ بکەی من باوەڕ دوو یەکەم کەس پەیوەندی وەل کاک محەممەد دەرکەوازی کردم تەلەفۆنەکە دالی کەس هەڵێ نەگرت چرکەی کەفتە دڵم یەکسەر تەلەفۆن کردمەڕا ئەو شوونەی کە کار لە لێکت کاک حەسەن ڕاوی هالەورە برادریە هانوەلیەکە لە ڕادیۆ کارکەن وتم کاک حەسەن تەلەفۆن کەمەڕا کاک محەممەد یاری نییە ڕاجاوبوونیت قەت لەوان نوێ دوسی جارا پەیوەندی وەلیا کردمە جاومەداست وت مامۆستاگیان وەداخەوە کاک محەممەد دوێکە لە دەستچی وتم چێوشیت وت یە ڕاستیەگەیە و ڕاستی فەرە دڵتەنگ بیم فەرەوە پێم ناخۆش بووی دەست کرد مەگیرسن کاک حەسەنی شوەل ماگیرس بەڕاستی من نەیمەسێ کاک محەممەد بەس ئەو ڕووداوە یەک ڕووداوی بی فەرە کاریگەربی لەسەرم لەوەر ئەوەی پرسیمە دەربارەی کاک محەممەد ژیانی و هەژاری و بەدبەختی و هیچ وەختی سەرڕا دژمن نەخەفانیە و ئەو جوورەکاری لی کردیە خزمەت وەزاراوگەمان و شاراگەمان و زوانەکەمان کردیە کە کوژ دوایی کردی و هەر لەیریشەوە پرسە و سەرخۆشی خۆمەڕا خۆی و بنەماڵی و گشت خەڵک شارەکە و گشت ئەدیب دووسێلکەن دەربارەی کاکمان چمان مۆزیسیێنیش بووی گورانی شڕی بەڵێ کاکجانی خۆی وا بزانم یەکی لەو کەسێلی بیوە کە لە سەرتاوە ئەو کوردیۆن لە ناو خانەقین خۆی ژەنیە هەرچەندە خەڵکیش بازە کەسێلی یا بنەماڵیان ڕازی نێنەوە کارە خۆزانی دەوەختە بیرروڕا و فکر و هوش وەکوی سێنەوە بەڵام ئەو هەر بەردەوام بی وا بزانام موسیقاریش بیە میوزیکشان بیە تۆ پاشە هۆنراوەیەک لە یاد ئەو نووسایدە فێنیک پێشکەشمان بکەیت ئەوە بانچەر جیخۆیە و لازمە ئەو بەهێسە و کاریشە بکەی من ئەگەر دەرفەت بوون مەهامە خزمەتت پارچە هەڵبەستێک ئەڕای هونەرمەند جوانە مەرگ کاکە محەممەد دەرکەوازی ڕۆحی شاد و ناونیشانە کاکەی جوانە مەرگ ئەو وەختەی کە پەیوەندی کردم وەل ئەو برادرە کاک حەسەن وتە پیم ئی ئەزیز و ئی دووسە لە دەستدایمنەوە ڕاستی هیچ پیم نەکرێت تەنانەتەوە نەوت کە ئەی پارچە هەڵبەستە شایانی ئەویش نییە ڕێنووس هامەسەبای لە دیم بۆخشین وەرجە چەند ڕۆژێ دەنگی چی بڵبڵ هات و ژنەفتن وەفرە جوانی بێگەرد چو ئەڵماس فەرە پاک و ڕاست باوەڕ وە پیم کەن خۆشترین دەنگ بووی لە گشت تەمەنم وە تەمام هەست و نەست و دڵسوزی وە بێترس و پرس ئازا و مەردانە باس لە نائومیدی و شەرمەزاری دڵ وە شیوەی ڕێک و پێک و ژیرانە باس لە بەدبەختی و لە نەهامەتی خەڵکە شارەگەی لە ناحەقیە کاروبارەگەی جارێتر باس لە کیشەی زوان و گفت و زارەگەی عەقڵ و فکر و هوش هەرچی بینەربی کیشا وەرە و خۆی گوشە لیت گردم کاش نەژنەفتیامەت یە گڵپەی ئاگر وەردایە گیانم سزانی لەش و گوشت و سقانم ئەگەر سەد خەروار خەفەت و مێنەت بخۆم ڕای تۆ هێمای هەر کەمە باوەڕ وە پیم کەن گڵپەی ئاگرە دڵ و دەریونم ئەڕای مردنەگەت هەرچوو داخەگەی وەلی بی ئەڕای دووریەگەی شەمە ئەڕای یەکەم جار کە ژنەفتمەت لە خۆما 50 ساڵە ناسمەت برادەرمی یەکی لە نزیکترین کەس و دووسەیلم وە گشت دڵێگە و وە شانازیە و قەبولت داشتم وە برا وە دووس وە گورەی مەیلم چ جۆر باست کەم نێزانم چ جۆر وەسف جوانی قسە و باسەگەت یا وەسف هەڵس و کەوتە خاسەگەت یا بیر و بووچوون پاک و ڕاستەگەت هاوڕێ بڕیار بی مانگێ تر بامە و بامە خزمەتت یەک کوڕ شەعری وە یەکە و بۆسیم دیەم وە دیدەت شاد و ئاشنا بوو تو خوددا نەکەی کوچ بکەی مەچوو با لە نزیکە و گوشە یەک بگرین
گوش لە قسە و گفت باسەگانت بم کەڵک لە بیرروڕا و دڵسوزیت بینم وەلی داخیگم کوچ ناوەختت ناومێدم کرد هەرچی ئاوات ئاشنا بوونمانە گشت وەل خۆیان برد و هەر هەڵ برام تازە دی گوزەیشت باوەڕ نییە کەم دیجووی جارە جاران بای دەوڕا لامان دەسەڵات نێرم چە بیشم ئەڕام مردنەگەت کەمە توانایە فەرەیە سەنگینی توایت تاگەر ئازادکەی دڵ لە پەژارە و لی دەرد و خەمە تاگەر ئازادکەی دڵ لە پەژارە و لی دەرد و خەمە دەمخۆش مامۆستا سامان فەرە سوپاس ڕێی دەرفەتە ئومیدوارین سەرکەوتوو بیت لە کاروبارەکانت بە ئومیدەوەی لە دەرفەتێکی ترا ئەگەر بادە پیش لی باسی لێ بکەنن دەست خۆش بوو کاکە جانیگیان فەرە سوپاس جنابەت کەم ڕاستی سوپاس بیپایان تو ئەو برادریل کامێرەمانەوە ئەنێ هانە پشت بەردە و هەر جاری ترە ڕا دەنگ ئەمریکا ئیدەنگ ئەزیزە کە تونیسیدا دەنگی مەبرەسی نەگەشت جیهان فەرە سوپاس هەر وەختی دەرفەت بی من هەمە خز بە جناب.